هەمیشە هەوڵی ئەومانەوە لە پرۆگرامی ڕۆژی خوێنە ئەو خاتونانە بەسەرکەینەوە کە بەهرەیەکی دەستڕەنگینیان هەیە. ئەمڕۆژ بۆ جاری دووەم خاتوچنار لامان ئامادەیە ئەو دەستڕەنگینیەکی زۆر باشی هەیە لە زۆرێک لە بابەتە جیاوازەکانە، بۆ نمونە لە جلوبەرگی کوردیا، لە ئەکسسواراتە ناوبەناو کۆلێکشنی تازە بڵاو ئەکاتەوە. ئەمڕۆ خاتوچنار کاکە حەمە وەکو خاتونێکی دەستڕەنگین ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژی خوێنە ئامادەیە. فەرموو خاتوچنار. سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ سەر چاوان. فەرموو. بەخێر بێت. تۆ چۆنی؟ باشی. تۆ بۆ جاری دووەم ئەمڕۆ میوانی لە پرۆگرامی ڕۆژی خوێنە بەخێراتی سەر چاوان. پێم بڵێ بەشداریکردنی خاتونانی وەکو بەڕێستان لەم پرۆگرامانەیە تا چەند سوود بە ئێوە ئاگەنێت، تا چەند خۆشحاڵن کە لە ڕێگرای شاشە جوانەکەی کورساتەوە بەرهەمەکانی خۆتان بە خەڵک ئاشنا بکەن. زۆر باشە، زیاتر دەرئەکەوی، زیاتر خەڵک ئەتناسێت. ئەسا بچیتە شوێنێ، بچیتە پێشانگە، ئەچیتە مارەزیانە، چیتە فیستیڤالە شتێک ئەزانن کە تۆی یعنی ناوبانگت هەیە زیاتر. زۆر باشە. لە جاری یەکەمە کاتیتە پرۆگرامەکەمان و تا چەند هاندانێک بوو بۆ بەڕێستان کە بەردەوامی لە کاری باشتر و توانی بەرهەمی باشتر لەخوا بە زیابێ باش بشکر. باشە. لە پێشکردنەوەی پێشانگاکانە ئێستا چەند بەشداریت؟ وەڵایی لە زۆربەی زۆریان بەشداریەکەم، ئیتر بە پێی مەجال. زۆر باشە. ئەمڕۆ ئەو بابەتانی کە لەگەڵ خۆتا هێناوتە زیاتر خۆی لە چیا بینێتەوە، بۆ چ جیاوازیەکی هەیە ئەم کۆلێکشنە تازانە و لەگەڵ ئەوانەی ڕابردووتە؟ بەڵێ من ڕۆژ بە ڕۆژ حەزم لێ شتی تازە دروستکەم. زە بڵێن ئەمۆج بە دروست دەکەم، ئەمۆج بە بفرۆشم، وەجبەیەکی کە نوێتر دروست دەکەمەوە. حەز ناکەم دووبارە دروست بکەمەوە، حەزم لێ وەجبەیەکی جوانتر دروست بکەمەوە، شتێکی باشتر بێ. جا ئەمە هەموویشی هەرێکە و یەک نمونەم هێناوە، ئەنی هەمووی مێناوە، هەر لە شتێک نمونەیەکم هێناوە. واتە شتەکانە زۆرە. بەڵێ دوکانم هەیە، خۆم پێشتریش وتم، بەڵام ئەمانە بۆ نمونە هەر لە شتێک و پارچێک هەر خۆتم کاراناکەیان کەسی کە هەیە هاوکارە بێت. وەڵایی زۆر کات خۆم و زۆر کاتی ژارمەتی مێ. زۆر باشە. با یەکە بەیەکە ئەو شتانە ئەگەر دەرفەت هەبێت پیشانی بینەرانی بین بگومان تۆ ئەکسسواراتیش لەگەڵ خۆتا هێناوە لەگەڵ کۆمەڵێک لە بابەتی تر. ئەمەیان چییە؟ ئەمە کۆڵوانێ. ئەمە بۆ خەنەبەندان و شت ڕەنگە زۆر جوانەوەنێ. زۆر کەس وەڵا داوای ئەکات بۆ خەنەبەندان. ئەمە بۆ یاڵم بۆ خەنەبەندان چونکە ڕەنگە کەش سوورە. بەڵێ زۆر کەس وەڵا بۆی ئەەکەم بۆ خەنەبەندان، هەر بە تایبەتی جلی بۆ ئەەکەم، هەمووی بە تایبەتی ئەەکەم بۆی. زۆر باشە. ئەمە چەندێکی پێچێ بۆ تاوکردنی ئەم کۆڵوانەیە؟ کاتە چەندە؟ کاتی زۆر ناوێ، کاتی هەر ئەو پەڕی سعاتێ دو سعاتی پێ بچێت. زۆر ئەو نەشی پێ بچێت. زۆر باشە، دەستە خۆش بێ. خەڵک تا چەند خواستیان لەسەرم کارە دەستیانە هەیە خاتوچنار؟ وڵای ئێستا هاتووە بازاریش زۆری تایە، بەس بەڵام ئەگەر شتەکەی بڵێن ئێستەیت بۆ لای من بزانێت کە ئیشی دەستی خۆمە زیاتریە، بەڵام بزانێ بازاڕیە نەخێر. باشە. تۆ بەس بەتەنها بۆ نمونە کارە دەستیەکانەکە یاخود دەستی باڵاشە هەیە لە دوورینی جلوبەرگە؟ خۆش تێی دووری؟ بەڵێ. زۆر باشە. شتەکانی هەموویان بۆ خانمانە؟ بەڵێ. سەرکۆ زۆر گوناحە هەمیشە. هەمیشە پرسیارەکە شتێک هەبێت باشە زۆری دەڵێەوە تەسبیحێک واکرد دڵێ باشە بۆ تەسبیح و هەنێ شتی پیاوانە هەیە؟ وڵای ئەوانەشم هەیە تەسبیح و شت بۆ پیاوان، بەس تەسبیحم هەیە، بەس ئەوانم نەهێناوە. زۆر باشە. ئەمانەش شتیان؟ ئەوانەش نوێن، ئەوانە تازن، تازە ئەنی. باشە. ئەمانە چی بەکارهێناوە تۆ؟ ئەوانە هەموو شوشەیە. شوشەیە. باشە. ئەم موروانەی کە تۆ بەکارهێنی لەم کارە دەستیانە سەرجەمیان بە ئاسانی لێرە هەیە؟ ئەوانە نەوەڵڵا لێرە نییە. ئەی چۆن دەستەکە؟ ئەوە زۆر بیان لە ئێران هەیە. زۆر باش، دەست خۆش. جا شتەکانی ئەم جارە و تقریبان ئەوە نزیکی بابەتی دەریایی و قەوقەڵ ئەو شتانەوانە. ئەوە زۆربەی زۆریانە خۆم لە چارلوزێ ناومەتەوە. باشە. ڕەنگەی تر بۆ نمونە ئەم خاتونە دەستڕەنگینانی وەکو بەڕێزت کە لەسەر ئەم بابەتانە کارەکەن بۆ نمەشتی جیاوازەکەن تر دوای ماوەیەکی کەم ئەبێ بە مۆدێل بە جۆرێک لە مۆدێل. بەڵێ بەس زۆر کەس ئێستا من لە فیستیڤالەکە بەشداریم کرد ئەمەی هەڵە بچام. فیستیڤاڵی هەنار. بەڵێ هەنارەکە ئەهاتن ئەیان و کەس لەوەی پێ نییە، هەمووی ئەگەڕان ئەیان و کەس لەوانەی پێ نییە و تو ئاخرەوەی ئێرە نییە. شتەکان لە دەرەوە هێناوتە کارە لەسەر. بەڵێ خۆم کە چوون لە چارلیز ئەوانم هێناوتە. زۆر باشە. بە تایبەتی کارەکانت زیاتر لە دروستکردنی
ملوانکە و مرتوموروە یاخو لە جلوبەرگا زیاترە جلوبەرگیش جلوبەر جلوبەرگیش هەموو مۆدێلێک کوردی بەڵێ هەموو مۆدێلێک ئەدوورە باشە هەوڵە نایە لە جلی مۆدەشا کار بکەی بۆ جلی چونکە مۆدەشەکەم. ئێستاش بای ئەوەیە لەسەر جلە مۆدەکان ئیشی دەستی لەسەر بێ بەڵێ ئەیکەم ئەجلی مۆدەشەکەم بەس قورسە ئیشی دەست لەسەری بۆچی قورسە چ جیاوازێکی هەیە لەگەڵ جلی کوردیە تۆزە ئێستا بە کۆمپیوتەر ئەیکەن بە کۆمپیوتەر ئەیکەن زۆر جوان ئەتوانی تۆ بەسەر کۆمپیوتەرەکە بیچنیتەوە ئەوانە ئەم بەس نیشانەی من کە تۆ- قورسە چکم بەوەی خێزاندار وایلە بۆ ناتوانین مناڵە هەبێ و باشە ئەمانی کە تو هێناوتە لەگەڵ خۆتا هیچی کۆمپیوتەری تایە لەسەر کۆمپیوتەر تەبع سەیریکە هیچ کۆمپیوتەر نییە بەس بۆ مەکسی کۆمپیوتەر بەکارهێنم زۆر باشە لەگەڵ دروستکردنی ئەم جلوبەرگانەیە خۆت بەڵێ. ئەتوانی بەرەک درویکی باشیشبی لەگەڵێ تقریبا باش نەبوو یعنی ناگەم دووری مەرحەلەیە. نا هەیە هەندێک کەس خۆی دیزاینەکەیەکە من خۆم شێوەی بڕینەکەیەکە بەڵام لە دوورینەکە لەوانێ باش نەبێت نه خۆم ئەیکە من ئێستا زۆر کەزیە بۆ لامیان بووگیە بۆ لامیان زۆر کەزیە بۆ لام ئەڵە خۆت دیزاینەکانیشمان بۆ دانیان بۆ جلی خەنە بەنان ئەڵە خۆت بۆماندانێت بەڵێ. دیزاینەکان یان زۆر کات خۆم هەمە بە حازری حەزی لەکەن ئەیبن زۆر باشە جا حێل و مێخەکی شوابزانام دروست نه حێل و مێخەک هەر نییە مێخەکە. هەر مێخەکە باشە بەڵێ، حێل و بەڵام بە موروی ڕەنگاوڕەنگ و جیاواز دروستت کردووە ڕەنگە زۆر کات زۆرینەمان هەر بە شیلانە بینی بێتمان ئەگەر ئاسایی بێتەستم بۆی کە پیشانی بینەرانی بین لەگەڵ ئەوە گوڵی خەشم کردووە ئەوەش گوڵیخەکانە لەگەڵی تاقمدە باشە ئەمانە ئەم مێخەکانە ویستم باسی ئەمانە بکەم ڕەنگە زۆر کات ئێمە کە مێخەکمان بینی بێ بەس بەم مرۆشیلانانە زۆرتر لە ناو بازارەکانە هەبوو بێت بەڵێ، وایە، بەڵام ڕاست. ئەو تا تۆ ئێستا بە جۆرەها ڕەنگی جیاواز دروستت کردووە ئەو بۆنەکە شێخسەر بڵاو بووە جا تۆ زۆرە حەز لە بۆنی مێخەکازانم وانە هەر بەجددی حەز خۆشە ئەپیا زۆری حەز لێ زانی بڕواکە لەو فستیڤاڵا هاتین ئەوەی پیا و ئەی کڕی مێخات ئافرەت نێکڕی زۆر زۆر باشە بوو بۆ سیارەی ترە بوو بۆ دایکە بوو بۆ هەدیە من حەزم کرد بە هەموو ئەلوانەکان بیکەم چکم زۆر کەس هەیە داوای ئەوا کات ڕەنگاوڕەنگ بێ بۆ سەر جلەکانی سەرکۆوا سێرەکە حەزەکەی دانێ بکەم لە مۆ هەستەکەم هەرە ئەو بەسراوە ناتوانمەکی لا نەخاندی تەرە بێری باشە خات و چنار پێم بڵێ ئەگەر کەسێک ئێستا بینەری ئەم پرۆگرامە بێ و حەزی لە کارەکانی خات و چنار بێت چۆن پێیاندی بە تۆ بکە پەیجت هەیە دوکانت هەیە بەڵێ من ئەنستاگرام هەیە و فەیسبووکیشم هەیە و هیچ سناپیشم هەیە هەر بەنای خۆتەوەە وڵان ئینستاگرامەکەم بە ناوی کوڕکچەکەمەوە و فەیسبووکەکەش باڵە بە ناوی خۆمەوە باشە دەستە خۆش بە خات و چنار سواز بۆ تۆ بەخێر بەی سەر چاوان سپاس مەمنون. خۆشحاڵم دەستەکانە کام خۆش. ڕۆژنامان ئامادە بوویت زۆر زۆر بەخێر بەخێر. بێی.